بنکەی بژانەوەی جەستەیی کە خاچی سووری نێودەوڵەتی سەرپەرشتی دەکات بۆتە هیوایەک بۆ کەم ئەندامان و بەرکەوتوانی مین لە هەرێمی کوردستان و ژمارەیەک لە پارێزگاکانی عێراق و ئاوارەکان لە هەرێمی کوردستان. ئەو بنکەیە لە ساڵی 1996 لەلایەن خاچی سووری نێودەوڵەتیەوە لە هەرێمی کوردستان دامەزراوە و ڕۆژانە لە ڕێگەی ستافێکی شارەزاوە خزمەتگوزاری پەلی دەستکرد و ئامرازەکانی جوڵە و پاڵپشتی ڕاستکردنەوە پێشکەش بە کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت دەکەن. ئامانجی سەرەکی ئەو بنکەیە پێدانی خزمەتگوزاری بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە کێشیان لە جوولە هەیە. کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی لە هەرێمی کوردستان و هەروەها پارێزگاکانی دەوروبەریشمان و ئاوارەکان و پەناوبەرەکانیش دەگریتەوە. خزمەتگوزاریەکانمان پێکاتیە لە پێدانی پەلی دەستکرد، پاڵپشت و ڕاستکەرەوە، ئامرازەکانی جوولە کە کاری ڕۆژانیان ئاسان دەکاتن و هەروەها ئەو ڕاهێنانەی کە پێویستە بە بەکارهێنانی ئەو ئامێرانە. بنکەی بژانەوەی جەستەیی جگەلەوەی ئەو خزمەتگوزاریانە پێشکەش بە کەم ئەندامان دەکات، لە هەمان کاتدا ڕاهێنان بە کەم ئەندامان دەکرێت لەسەر چۆنێتی ڕۆیشتن و بەکارهێنانی. سەرەتاکە نەخۆش دێت بۆ لای ئێمە قالبەکەی تەوابوو لێرە ماوەی چەند ڕۆژێک تدری پێ دەکەین هەتا بە تەواوەتی و شەخسە فێری ڕۆشتن دەکەین. دوای و کاتە کە تەرافەکەماندایەوە ڕێنمایی دەکەین چۆن بەکاری دێنێ، چۆن پاکوخاوێن دەکات، چۆن خزمەتی دەکات. تا ئێستا نزیکەی 17,000 کەس لەو بنکەیە سوودمەند بوونە. لەو ژمارەیە 8,000 خاوەن پێداویستی تایبەت بوون و 3,000 بەرکەوتووی مین بوونە کە پەلی دەستکرد و ئامرازەکانی جوڵەیان بۆ دروست کراوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.